اینجا ئەو ژنانەشی کە داوای عیلاقی ناشرعی لە پیاوی خەڵکەکەن بە حوجەی ئەوەی وەڵا پیاوەکەم درەنگێتەوە شەو ئەگەڕێتەوە بۆ لامان نازم ناکێشێت، ئەو ئافرەتە ئافرەتێکی داوێن پیسە، ئافرەتێکی لەشفرۆشە، وریای بن. چونکە ئەگەر ئافرەتێ پاک بێت، ئافرەتێک لە ماڵێکی خانەوادەوە هاتبێ بۆ لای ئەو پیاوەکەی بکوژێت، پیاوەکەی لە سژ نابێ، پیاوەکەی قەت نێتەوە، قەت ئامادە نیە نامە بۆ پیاوی خەڵک بنێرێ داوای عیلاقی ناشرعی لێ بکات، داوای ناس هەڵگرتنی لێ بکات. ئەمە بکەن بە یاسا. هەر ئافرەتێک لەگەڵ پیاوی خەڵکا خەوت، لەگەڵ پیاوی خەڵکا عیلاقی هەبوو چوە دەرەوە نامەی گۆڕێەوە، ئەو ئافرەتە بۆ خۆی ناخی پیسە، ئافرەتێکی لەشفرۆشە. چونکە من بەبیرمێت مناڵێکی بچوک بووم لەو گەڕەکانی چەمچەماڵە گەورە بوومە، دراوسێمان هەبوو پیاوەکەی ئەنفال بوو، بە دیار یەک مناڵێکەوە دانیشت هەتا گەورەی کرد و ژنی بۆ یەنە، بە دیار یەک کشێکەوە دانیشت هەتا گەورەی کرد و دای بەشوو. ئەم ئافرەتە ڕۆژێ لە ڕۆژان کەس لەبەر دەرگاش نەیەبینی، باشە قەت ڕۆژێ لە ڕۆژان کەس نە بە خراپە لەو کۆڵانەیە باسی ناکرد، بە سەربەرزانە ئێستاش زەواجی نەکردەوە، هەر بە دیار ئەو مناڵانەوە دانیشت. بۆیە ئافرەت خوای گەورە توانایەکی داوەپی، وەکو پیاو نییە. پیاو ڕەنگە بۆ نمونە لەبەر ئەوەی فەسلەجەی پیاو پڕە لە حەز و ئارەزوو، پڕە لە هەست، بە تایبەت یعنی ئەوەی کە سەرسامیکە، ئەوەی سەرنجی ڕاکێشیە، ڕەگەزی بەرامبەرێتی کەمێی نییە. ڕەنگە خۆی پێنەگیرە، ڕەنگە نەتوانێت بە بێژن ئیدارە بکە، بەڵام زۆربەی هەرە زۆری ئافرەت ئەتوانێت خۆی تەمکین کە، ئەتوانێت خۆی دامەزراو کات، ئەتوانێت خۆڕاگر بێت، سەبر بدا بە نەفسی خۆی و قاش بنێ بە سەر نەفسیان غەڵەت نەکات. ئافرەت ئەتوانێت بە ڕوسپیانە ژیان بەرێتە سەر ئەگەر هاوسەریشی نەبێت. ئێمە هەزارەها ئافرەتمان هەیە قەیرە بوون و شویان نەکردو، هەر بە پاکێتی خۆیان ماونەتەوە، هیچ ڕۆژێ لە ڕۆژان نەچوونەتە ڕێگای پیاو، هیچ پیاوێکیش نەچۆتە ڕێگەیان کە غەڵەتیان پێ بکات. بۆیە ئەمە ئەوەتە ئەڵێوە نییە، ئەڵێوە نییە، چیوە نییە؟ بەس پێم بڵێ چیوە نییە؟ ئاخە چیوە نییە؟ بەس پێم بڵێ یعنی ئەبێ ئافرەت دەگە هاوسەرەکەی بێنازی کا بڕۆ لەگەڵ پیاوی خەڵکا بخەوێت؟ دەی هەر ئافرەتێک بڵێ من لەبەر ئەوە داوێن پیسیەکەم، لەبەر ئەوە لەگەڵ پیاوی خەڵکا قساکەم، پیاوەکەم بێنازمی کردووە، ئەو ئافرەتە بوو خۆی لەشفرۆشە. ئەم قسەی ئەەکەم لێشی پەشیمان نیم ئیلا یەوم القیامە. هەر ئافرەتێک لەشفرۆش نەبێت لەگەڵ پیاوی خەڵکا عیلاقە نابەسێت، لەگەڵ پیاوی خەڵکا دەرناچێتە دەرە و نامە لەگەڵ پیاوی خەڵکا ناگۆڕێتەوە. لە هاوسەرەکەت بێزاری وەنیە؟ بێزاری کردویت؟ ئەی بۆ جیانابیتەوە لی بۆچی داوێن پیسەکەیت؟ لی جابەرەوە، زۆر بە ئازادان لی جابەرەوە، بڵێ من تۆم خۆش ناوی پیاوێکی ترم خۆشوێ، بزانە ئەو پیاوە چۆن سێبەردەکا کە بزانە بە حەوت پشتا ئیتر حاشا لە تۆکە یانە. دەیاڵە بەس بە پیاوەکەت بە ڕازگویانە بڵێ من حەزم لە پیاوێکی ترە، حەزم لە تۆ نییە. بۆیە لە ئیسلامە حەلی ئافرەتی لەشفرۆش و پیاوی لەشفرۆش کە ئەوەی کە زەواجیان کردووە ئیلا چاڵێکە و بەردەبارانکردنی حتا ڕوحی دەرەچێت، چونکە ئەوە چارەسەری نییە. هیچ چارەسەرێکی نییە. من خەڵک زۆر دێ بۆ لاب ئەڵێ مامۆسا ئەمە سێمین جارە ژنەکەمە گرم لەسەر ئەو حاڵەتە، ڤیدۆی ناردووە بۆ پیاوی خەڵک، ڕسمی ناردۆشتی زۆر ناشیاوی ناردووە. یەکەم جار لەبەر خاتری دایکی وتی تخوا شەکرم هەیە با نەمرم تەلاقی مەدە، لەبەر خاتری دایکی لی خۆش بووم. دووەم جار لەبەر خاتر مامەیەکی هاتە بینەوە. سێم جار دووباری کردەوە مامۆسا چی بکەم؟ بۆ دەی بۆ لای من عەزیزەکەم، بەس پێم بڵێ بۆ دەی بۆ لای من؟ ژنیە سێ جار بە مۆبایلەوە گرتوتە، هەر سێ جارەکە کاری بی ئەخلاقی کردووە، لەگەڵ پیاوی خەڵکا دەرچووە، لەگەڵ پیاوی خەڵکا نامەی گۆڕیوەتەوە. کاکە بۆ دەی بۆ لای من عەزیزەکەم؟ من چیت پێ بڵم؟ یعنی ئەتەیە بڵ قەینا مادام تەوبەی کردو بیگەڕێنەوە بۆ لای خۆت؟ نا وەڵڵا من زیاتر دەفعاتەکەم. چکە ئافرەتی لەشفرۆش و داوێن پیس نابێ لای پیاوێکی داوێن پاک بێت، و پیاوێکی شەروال پیس و داوێن پیسش نابێ لای ئافرەتێکی پاک داوێن بێت. الطيبات للطيبين والطيبون للطيبات الخبيثات للخبيثين والخبيثون للخبيثات. پاک بۆ پاکە، پاک لەلای پاک ئەمێنێتەوە، پیسش لەلای پیس ئەمێنێتەوە. یعنی ئەمە ئەو پەڕی حەماقەت و گێلیە پیاوێک سێ جار ژنەکەی بە مۆبایلەوە گرتبێ لەگەڵ پیاوی خەڵکا قسە بکە، وەڵا لەبەر ئەمجار لەبەر خاتری خەسوو، وەمجاریان لەبەر خاتری غەزوور، وەمجاریان لەبەر خاتری مەلای مزگەوتەکەمان و تێگەی چوارەمین جارش دووبارەی ئەکاتەوە، سەتەمین جاریش دووبارەی ئەکاتەوە. ڕەنگە تۆ ئەم سێ جارە پێت گرت بێ، بەڵام 3000 جاری تر کردوەتیەوە بە چاکت پێ بڵم.
وەکو ئیبن قەییمە فەرمێت خوای پەروەردگار موهلە ئەدات هەتا 1 2 3 بەڵام دوای ئەوە کەشفی ئەکا و فەتحی ئەکا خوا حەیایە بات. یعنی ئەم کەسە هەزارەها جار ئەم ئیشەی کردووە، دەیەها جار ئەم ئیشەی کردووە، ئەنجا بۆ تۆ کەشف بووە. تێگەی ئەنجا بۆ تۆ کەشف بووە. یعنی هەندێک شت دێتە بەردەسی ئەمە ڕووی شاشەکانی نییە بیخەینە ڕوو کە ئەم کۆمەلگایە چی بەسەر هاتووە. یعنی خەڵک هەبووە لەگەڵ ئەوەیە کە ژنەکەی گرتووە لەگەڵ پیاوی خەڵکە حەشە لە ڕووی جەنابتە بەکاری خراپەوە گرتویانێتی لە ناو مۆبایلەکە شتی زۆر نەشیاوی گرتووە، یعنی هی ئەوە نی ئینسان سەیری بکات. طبعا خۆی بێزی نایە سەیری کات، خۆی ئەوە مامۆستا ئەوەتانە ڤیدۆکان ڕووم نایە سەیری کەم باشە ئەوەنە فەضاحەتە، ئەوەنە شتێکی قێزەونە. لەگەڵ ئەوە شایوو مامۆستا بەس ئەم ئافرەتە بەڵێن با دووباری نەکاتەوە ڕازیم پێی. ئیتر من تۆزێ پێکەنی و تۆزێ چی بڵێن من تۆزێ سرم لە قانۆ تۆدی مامۆستا قەی ناکە، ئەزانم ئیشەکەم غەڵەتە، ئەمە دووسێ جارە هەر دووبارەی ئەکاتەوە. لە ئەسڵا ئەم پیاوە گێلە ئێکاکە ئەم ژنە تۆی خۆش ناوێ، تۆ بۆ ئەو تەوێ بە قوربان. ئەم ژنە ئەگەر تۆی خۆش بویستایە لەگەڵ پیاوێکی ترە داوێن پیسی ناکرد، تۆی خۆش ناوێت، ئیتر بۆ خۆت لە گێلێ دەیت. لە دەوامەکە دایمە ئەزانم دڵت لە ماڵەوەی سوور ئەزانی کە بچیتە دەرەوە لەگەڵ پیاوێکی ترە قساکات، لەگەڵ پیاوێکی ترە ئارەزۆکانی بەتاڵەکاتەوە. ئەجا بۆ بە گێلانە بژی کاکە گیان. دنیا پڕێتی لە مجازەفات، لە ئەم زەواجەیە سەرکەوتوو نەبوویت وازی لێ بێنە قوربانگیان. ژنی خیانەت لێ بکا، پیاوی خیانەت لێ بکا، بە کەڵکی ژیان نایە قوربانگیان، بە کەڵکی ژیان نایە. پاشانە بێ ئینسان بترسێت. پیاوش من پیاوش باسەکەم، پیاویش باسەکەم، بەڕێزەکەم، پیاو باسەکەم، بە زیاتر ئەو کەسانە خێزانی خۆیان لەسەر ئەو قەزیانە ئەگرن. باشە ئایدز یەک لە هۆکارەکانی چییە؟ تێکەڵبوونی دووسێ پیاوە لە ڕەحمی ئافرەتێکە. بڕۆن کاکە گیان دکتۆر ئەگە دکتۆرێکی بەڕێزی تایە بابێت ئەگە قسەکانی من وانە بڵێ وانە هێکێک سەرەکی ترین هۆکارە و گەورەترین هۆکاری ئایدز ئەوەیە ئافرەتێک زیاد لەگەڵ پیاوێکا بێت، لەگەڵ پیاوێ زیاتر بێت. باشە بۆیە ئەبێتە هۆکاری چی؟ هۆکاری بڵاوبوونەوەی ئایدز، توشبوونی ئایدز. ئەشەی ئەم پیاوە ئەگەر لەگەڵ ئافرەتێکی داوێن پیسا بەردەوام بێ خۆی تووشی ئایدز بێت. بۆیە یعنی ناکرێت بەڕاستی تۆ قەزیەکەت گەیشتۆتە مریشکە ڕەشایی بی بۆ لای مامۆسا چی بۆ بکات؟ توێژەری کۆمەڵایەتی چی بۆ بکات؟ پیاوسپی و پیاو معقول و خزم چی بۆ بکات؟ کار لە کار ترازاوە. بەڵێ هەر پیاوێک خیانەتی لە ژنەکەی کرد، ئەوە ژنەکەی خۆی خۆش ناوێت، و هەر ژنێکیش خیانەتی لە پیاوەکەی خۆی کرد، ئەو پیاوەکەی خۆی خۆش ناوێت. ئەیتر پێویست ناکە خۆت لە گێلی بیت. ئەمە واقعە و سەراحەتەن بۆتانم قسە کرد، بۆیە ئینشاءڵڵا لەوە زیاتر لەسەری ناڕۆ.